گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار، قەتڵی حکوومەتی یەکێک لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو، سەپاندنی حکمی سێدارە بەسەر 5 دەست بەسەرکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی و دەست بەسەرکرانی 22 هاوڵاتی لە پارێزگای خوزستان. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژی هەینی 28 خاکە لێوەی 1405 هەتاوی کەمپەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە چەندین درۆن و موشک لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە ئامانجگیرە. بە پێی دوایین راپۆرتەکان کەمپە مەدەنیەکانی جێژنیەکان و گردەچاڵ و هەروەها پۆلێک لە پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە چەندین درۆنی ئینتحاری و موشک بە ئامانجگیراون و لە ئەنجامدا 3 پێشمەرگە و ئەندامانی بنەماڵی ئەو حیزبە بە ناوەکانی شاهین ئازەربەرزین، نەدا ئەمیری و سەمیرا ئەڵڵایاری گیانیان بەخ کردووە و چەندین کەسی دیکەش بریندار بوون کە دۆخی تەندروستی یەکێک لە بریندارەکان کە باوکی شاهین ئازەربەرزینە ناجێگیرە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار. بە پێی دوایین راپۆرتەکان دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 1 هەفتە لە دەست بەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی مەحیەدین و بێهنام قەلاش بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی و بۆ پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. قەتڵی حکوومەتی یەکێک لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو. بە پێی دوایین هەواڵەکان هاوڵاتیکی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەژێر ئەشکەنجەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا یانی بەخت کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی عەباس یاوەری لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لە شاری شیراز لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە زۆرەملێ دانی بە کوشتنی یەکێک لە هێزەکانی بەسیج داناوە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو گیان بەخ کردووە لە ماوەی دەست بەسەرکرانیدا لەژێر توندترین و دڕندانەترین ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکانی ڕژیمدا بووە و بەهۆیەوە گیانی بەخت کردووە. بەڵام ناوەندە پەیوەندیدارەکانی کۆماری ئیسلامی بەمەبەستی شاردنەوەی جەنایەتەکەیان ڕایان گەیاندووە کە ئەو هاوڵاتیە ڕۆژی شەممە 9 خاکە لێوەی 1405 هەتاوی خۆی کۆتایی بە ژیانی هێناوە. سەپاندنی حکمی سێدارە بەسەر 5 دەست بەسەرکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی ڕۆژی هەینی 28 خاکە لێوەی 1405 هەتاوی 5 هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. بە پێی دوایین راپۆرتەکان ئەو 5 شار و مەندە کە ناسناوی 4 کەسیان بە ناوەکانی مەجید نەسیری، شەهاب دادخا، مەنوچێر وەفایی و نەوید نەقدی ئاشکرا کراوە بە تۆمەتی ئاگردانی پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، کوشتنی یەکێک لە هێزە تایبەتەکان و کوشتنی دوو ئەندامی هێزەکانی بەسیج لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە و مەترسی لەسەر گیانیان هەیە. شایانی باسە کە سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیانە لەژێر توندترین گوشارەکان و ئەشکەنجەکانی ڕژیمدا دانیان بە تاوانەکان داناوە کە بە پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤە.
دەست بە سەرکرانی 22 هاوڵاتی لە پارێزگای خوزستان لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی کەشی توندی ئەمنی لە شارەکانی ئێران 22 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی پارێزگای خوزستان دەست بەسەر کراون. بە پێی دوایین راپۆرتەکان ئەو 22 هاوڵاتیە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، ناردنی زانیاری سەبارەت بە پێگە هەسیاریەکانی ڕژیم بۆ پێگە هەسیاریەکانی کۆماری ئیسلامی، ناردنی وێنەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم و هەروەها هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی بیانی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە پەیوەندیدارەکان کراون. شایانی باسە کە تا داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستی، شوێنی ڕاگررتنیان و هەروەها ناسنامەی ئەو 22 شارومەندا بەدەستمان نەگەیشتووە. گواستنەوەی کۆمەڵێکی زۆر لە بەندکراوانی سیاسی لە زیندانی ئێڤین بۆ ژووری کەرەنتینە. بە پێی دوایین راپۆرتەکان زیاتر لە 20 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین بە هۆکارێکی نادیار و کتۆپڕ ڕەوانەی ژووری کەرەنتینە کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو 20 بەندکراوە پاش گواستنەوەیان بۆ ژووری کەرەنتینە لە هەموو مافە سەرەتاییەکانیان لەوانە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان و دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کراون و لە دۆخێکی خراپدا ڕاگیراون. شایانی باسە کۆمەڵێک لە بنەماڵی ئەو بەندکراوانە سەرەڕای دەربڕینی نیگەرانی سەبارەت بە دۆخی تەندروستیان ئاماژەیان بەوە کردووە کە بەبێ ئاگاداری گواستراونەتەوە و بۆ ژووری کەرەنتینە و هیچ زانیاریەکیان سەبارەت بە دۆخی تەندروستیان نییە. کردنەوەی گەروی هۆرمۆز لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ ئەگەری سەر لە نوێ دەستپێکردنەوەی دانوستانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا بەرپرسانی ڕژیم ڕایان گەیاندووە کە گەروی هورمز تا کۆتایی ماوەی ئاگربەستەکە کراوەتەوە. بە پێی دوایین راپۆرتەکان بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاماژەیان بەوە کردووە کە ژمارەیەکی زۆر لە کەشتیە بازرگانیەکان بە مەرجی چاودێری هێزەکانی ڕژیم ئیزنی هاتوچویان پێدەدرێت. ئەمە لە کاتێکدایە کە ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بەم بڕیارە ناڕزایەتی توندیان دەربڕیوە و جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە ئەم بڕیارە بە واتای پاشەکشەیە و کۆماری ئیسلامی بەرەو تەسلیم بوون دەچێت. دوا هەواڵ ئەگەری دەستپێکردنەوەی دانوستانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا لە ڕۆژانی ڕابردوودا سەرۆک کۆماری ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە ئەگەری هەیە دانوستانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا لە کۆتایی ئەم هەفتەیەدا دەست پێ بکاتەوە. ڕۆژی بەپێی دوایین هەواڵەکان دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە ڕژیمی کۆماری ئیسلامی قبوڵی کردووە کە پشتیوانیەکانی لە گروپە تروریستیەکانی حەماس و حیزبوڵای لوبنان کۆتایی پێبهێنێت و هەروەها جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە لەگەڵ بەرپرسانی ڕژیم لەسەر بابەتی ڕادست ببورن لەسەر بابەتی ڕادستکرانی ئۆرانیومی پێتێنراو ڕێکەوتون. ئەمە لە کاتێکدایە کە زیاتر لە 1 ملیارد دلاری سپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە بانگێکی بریتانیادا ڕاگیرا بوو لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکاوە دەستی بەسەردا گیراوە و هەروەها سەرۆک کۆماری ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە تا کاتی واژۆکرانی ڕێکەوتنێک لەگەڵ کۆماری ئیسلامی درێژە بە گەماروەکان لەسەر ئاوەکانی کەنداوی فارس و دەریای عومان دەدەن. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.